ئەمە وێنەیە و کۆچبەرانەیە کە دەیانویست بە ڕێگای قاچاق بگەنە وڵاتانی ئەوروپا، بەڵام دەریای ئیجە و ڕێگا سەختەکانی سنوورەکان ئەوانی بێسەر و شوێن کرد. کە سوکاری قوربانیانی ڕێگای کۆچ داوا دەکەن هەوڵی جددی بدرێت بۆ گەڕان بە دوای چارە نووسێ و کۆچبەرانەی کە تاوەکو ئێستا لە سنوورەکانی یۆناان و وڵاتانی ئەوروپا بێسەر و شوێنن. 2009 بوو تقریبا 9 شەوێ بوو کامیرەی کردەوە ڤیددیۆکە کردەوە لە ناو ئاوەکەیدا دی 5 سانتیمان ماوە غەرق بێت چاوتان ماز دەکەم گەردن مازا بکەن و دەگریان و تا ئاخر قسە بوو بێسەر شوێن هیچ سۆراقێکیان هیچ سۆراقێکیان کەس هەر لایەکی تووشین هەر هیچ بەڵێ نیشتیان پێ نەداوین. ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانیەوە لە ڕێگەی لایەنی پەیوەندیدار بەو پرسانەوە سۆراغی ئەو بێسەر و شوێنانەمان بۆ بکرێت لە وڵاتی فەڕەنسا و بەریتانیا چ بە زیندوی چ بە مردووی. ئێمە چاوەڕێمان لە حکوومەتە لە هەچ ئەوەی بێ بەس بۆمان بێنەوەدی بە هەچ لایەنیشی دابێ مەمنونیانین. من خوشکێکی نەخۆشم هەیە لەبەر خوشکە نەخۆشەکەم ئەو برام چۆتە دەرەوە ئەمە خەڵک پارێ بۆ کۆکردوینەوە ئەمە ماڵێکی دەستکورتین لەبەر خوشکەکەم هەر چۆنێکی بێ ئەو برامان بۆ بەدی بێنەوە. داواکاریمانێ وڵای بەهانامانەوە بێن بەشکە خوا ڕەحم بکە لەو لە ڕاکەوە لەو جەرگستانەی ڕزگارمان کەن ئەمە 4 مانگێک ژیانمان نییە هە لە چاوەڕوانی داینە بەشکە خوا ڕەحم بکە دەرگاکە بە ڕەحمان لێ بکاتەوە. سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا دەڵێت لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی هەرێم و کۆنسوڵخانەی وڵاتان هەوڵیان داوە بۆ گەڕان بە دوای چارە نووسێ و کۆچبەرانەی کە تاوەکو ئێستای چاواڵێکیان نازاندرێت. ئێمە چاوەڕێی تەواوی ئەوکانی تر دەکەین کە بتوان لە ڕێگەی فەرمانگەی وڵاتەکانی حکوومەتی هەرێمەوە و لە ڕێگەی قونسوڵخانەکانەوە سەفارەتەکانەوە هەوڵمانداوە بتوانین گەڕان بە دوای ئەم قوربانیانەدا بەردەوام بێت و بۆ ئەوەی کە سوکاریان چیتر لە چاوەڕوانیدا نەمێنەوە. بە پەیامارەکانی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە ساڵی 2014 تاوەکو ساڵی 2022 لە سنووری دارەی ڕاپەڕین زیاتر لە 26,000 وڵاتی ڕێگای کۆچی بۆ ئەوروپا گرتۆتە بەر کە لە کۆی ژمارەیە 114 وڵاتی لە دەریای ئیجە بوونەتە قوربانی و تا ئێستاش چارەنووسی بەشێکیان بە نادیاری ماوەتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.